ماوەی چەند ڕۆژێکە نەخۆشی سکچون و ڕشانەوە لە ناحیەی خورماڵ بڵاو بووەتەوە. بەپێی زانیاریەکان هۆکارەکەی بۆ تێکەڵبوونی ئاوەڕۆ بە ئاوی خواردنەوە دەگەڕێنرێتەوە. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی شەهید عەلی لە ماوەی 4 ڕۆژدا 121 کەس سەردانی ئەو نەخۆشخانەیان کردووە کە تووشی سکچون و ڕشانەوە بوون. دەرکەوتن کە ئەو خەڵکانی کە سەردانی مەڵبەندەکەی ئەمەیان کردو بە مەبەستی ئەوەی کە سکچون و ڕشانەوەیان هەبووە دانیشتوی و دووگەڕەکە بوون. پاش ئەوەی کە تێبینمان کرد بە داداچنمان بۆ کرد فەحسی کولۆرمان کرد، کێشەی کولۆرمان نەبوو ڕاستی بێت. ئێمە ئەوەی کە عادەتەن سکچون و ڕشانەوە فەحسی بۆ کراوە، فەحسەکان عیلاجی تەواویان بۆ کراوە، یعنی نەخۆشێک نەبووە کە پێویستی باڵاجو بێت وێمی حالی هەڵەجە بکەین. وەڵا لە دوێنێەوە تووشی سکچون و ڕشانەوە بووین، گەڕێکی یاشتی هەموویەتی بەهۆی ئاوەکەمانەوەیە تێ هەمووی تووشی سکچون و ڕشانەوە بۆ گەورە و بچووک و هەمووی. وەڵای هۆکارەکەی لە نینی ئاوەکەتان پیسە. لیژنەیەک لەلایەن بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجا بۆ بە دواداچوونی نەخۆشیەکە پێگەێنراوە و لە ناحیەی خورماڵن. لیژنەکە لە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان بۆیان دەرکەوت لە گەڕەکێک ئاوەڕۆ تێکەڵ بە ئاوی خواردنەوەی گەڕەکی ئاشتی و قەڵا بووە. بۆیە بە زووترین کات لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیەن کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و تەندروستی خەڵکەوە هەیە. ئەوەی کە دیارە ئاوەڕۆی 25 ماڵ زیاترە بێت لەم جادەیەوە یەت وە پرۆژەی ئاوەکەش لە خوارەوەیە تقریبەن بە 20 مەتر زیاتر دوور نییە. تێبینی کراوە ئەتوانین بڵێن بە تەواوەتی دڵنیاین لەوەی کە تێکەڵبوونێکمان هەیە و سەرۆکایەتی شارەوانیمان ئاگادار کردوێتەوە و سەرۆکایەتی ناحیەکە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن وعدی ئەویان داوە کە لە ماوەیەکی کورتە جێبەجێکە. ئەوانەی تووشی نەخۆشەکە بوون تەمەنیان لە نێوان 5 تا 45 ساڵن. تەندروستی خورماڵ ڕێنمایی بە دانیشتوانی گەڕەکەکانی ئاشتی و قەڵای ناحیەکە دەدا بۆ چەند ڕۆژێک ئاوی بەلوعە بەکارنێنن یاخود ئاو بکڵێنن بۆ خواردنەوە. جەختیش لەوە دەکەنەوە نمونەی ئاوی خواردنەوەی چەند ماڵێک وەردەگرن بۆ پشکنین و لە چەند ڕۆژی ئایندا کێشەکە چارەسەر دەکەن. بۆ ئەو مەبەستاش لایەنە مەعنیەکان ناتوونەتە سەرخەت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خورماڵ.